کتێبخانەی دەنگی خەزان. لە گەشتی ئەم جارەماندا بەناو جیهانی کتێبدایەوەی گوێگراشاکەین بە ناوەڕۆکی کتێبی دەگرنگترین کێشەی منداڵ. ئەم بەرهەمە دکتۆر عەبدولکەریم بەکار نووسیوێتی و گروپی ئاسمان کردوویانە بە کوردی. ناوەندی ئاسمان گروپ ئەم کتێبەی بەرهەمێناوە و مافی بەرهەمێنانی دەنگیشی پارێزراوە بۆ کتێبخانەی دەنگی خەزان. کتێبی دەگرنگترین کێشەی منداڵ لە ئامادەکردنی عەتاقە لەداغیە و بە دەنگی شاجوان محەممەد پێشکەشەکرێت. بەشی یەکەم: درۆکردن. درۆکردن یەکێکە لە کێشە گەورەکان کە دروست دەبێت لای منداڵ. دەبێت ترسمان زیاتر بێت کاتێک درۆکردن لە نێوان گەورەکاندا بڵاو دەبێتەوە، چونکە وەکەوە وایە نەخۆشیەکی کوشندە لە نێوان پزیشکاندا بڵاو بێتەوە کاتێک زۆربەی ئاوات و خەونی خەڵکی دەبێتە دنیا و بارودۆخی ئابووری خراپ دەبێت، بەرەو ئەوە دەچێت کە پەیداکردنی پارویژان سەخت بێت. ئەو کات دەبێت چاوەڕوانیەوە بین کە ڕێژەی درۆکردن لە ڕەشاندا دەبێت. زۆرن ئەوانەی کە پینی بارودۆخەکانیان دەکەن بە درۆ وەکەوەی ئەمڕۆ دەیبینین. لێرەدا بڕوام وایە بچووکردنەوەی سنووری درۆ لە کۆمەڵگادا پەیوەستە بۆ شارستانیەتی و گشتگیر و ڕاستەقینە و پێشکەوتنەی کە پێویستە لە پێناویدا تێبکۆشین. درۆکردن چیە لای منداڵ؟ کاتێک باز لە درۆکردنی منداڵ دەکەین، ئەوە مەبەستمان سەرپێچی و وتەی مرۆڤە لەو باوەڕەی کە لە ناخیدایە بەمەبەستی سەر لێ شێواندن و شاردنەوەی ڕاستیەکان کە دەیکات. بۆ نمونە ئەگەر منداڵێکی تەمەندە ساڵ مەرەکەبێک بڕژێنێ بەسەر پاچەکە لوپەلەکانی ناوماڵدا، کاتێک پرسیاری لێ دەکەین لە وەڵامدا دەڵێت من ئەو کارەم نەکردووە، یاخود لە وەڵامدا دەڵێت من نازانم کێ ئەم کارەی ئەنجام داوە. مەترسیەکانی درۆکردن. دوورکەوتنەوەی مرۆڤ بەگشتی لە درۆ بەهۆی دوو هۆکاری سەرەکیەوەیە. یەکەم، درۆکردن زۆرجار لە پێناوپۆشینی تاوانێک یان هەڵەیەک یان کەمتەرخەمی یان حەیبێک سەر هەڵدەدات. ئەمە ژواتە بە شێوازێک لە شێوازەکان درۆکردن وا لە خاوەنەکەی دەکات کە بە ئاسانی بکوێتە هەڵەوە، وا دەزانێت بەهۆی ئەو درۆی کە کردوویەتی ئیتر بە پرسیارەتی ناچێتە سەرشانی و ڕزگاری دەبێت لە هەڵگرتنی ئەنجامەکەی. ئەمە ژوا دەکات کە خوو بە درۆکردنەوە بگرێت. دووەم، پەیوەندێکی گەورە بوونی هەیە لە نێوان درۆ و خیانەت، هەروەها لە نێوان درۆ و دزیکردن و زویرکردنی دەوروبەر. لە کۆڵنەوەکان سەلماندویانە ئەو کەسانەی تاوانێک ئەنجامەدەن کاتێک باز لە ڕووداوەکە دەکەن ئەوە بە درۆ باسی دەکەن. ئەوەش دەبێتە خیانەت، دزی، هەروەها گومان لەوەدانە کەەوە سیفاتێکی خراپی درۆکردنە کە پەلدەهاوێت بۆ سیفاتێکی تر، ئەویش بریتیە لە خیانەت لە بڕوا و ڕاستی و بەڵێندا. لێرەدا زیاتر هەست بە قورسایی درۆکردن دەکەین کاتێک سەروەرمان درودی خوای لێبێت بۆ تۆ کردداری گرنگی دوورکەوتنەوە لە درۆ باسی کردووە. لە عەبدوڵای کوڕی حامەڕەوە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت دەگەڕنەوە. دایکی بانگی کردووە پێی وتوە وەرە شتێکت پێ بدەم. پێغەمبەرمان درودی خوای لێبێت بە دایکی فەرمووە دەتەوێت چی پێ بدەیت؟ دایکەکە وتی ویستم دەنکە خوڵمایەکی پێ بدەم. پێغەمبەرمان درودی خوای لێبێت پێی فەرموو ئەگەر هیچ شتێکت پێ نەدا بە ئەوە بە درۆ لەسەرت دەنووسرا. هەروەها لە عایشە ڕەزای خوای لێبێت دەفەرمێت پێغەمبەرمان درودی خوای لێبێت ئەگەر بیزانی بایە یاخود ئاگادار بووایە یەکەی لە خانەوادەکەی خۆی دروی بکردایە یاخود لێی بەدی بکردایە ئەوە پشتی تێدەکردن تا ئەو کاتی تۆبەیان دەکرد و پەشیمان دەبەوە لەو درۆیی کە کردوویەتی. لەسەر هەموو بەخێوکەرێکی خێزان پێویستە ئەم بکارە و ڕەفتارانەی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت ئەنجام بدات. بۆچی منداڵ درۆ دەکات؟ لە سەرەتادا پێویستە جەخت لەسەرەوە بکەینەوە کە درۆکردن سیفاتێکی سروشتی یان بۆ ماوەی نیە لە منداڵدا، بەڵکو ئاکارێکی دەستکەوت و وەرگیراوە لە ڕێگای فێربوون و لاساییکردنەوە و کوکرۆی شارەزاییەوە دەبێت. درۆ بڵاو دەبێتەوە لە نێوان خێزانێک لە خێزانەکان، لە کۆمەڵگایەک لە کۆمەڵگاکان. ئەمەش ئاماژەیە بۆ جۆرێک لە کەم تەرخەمی گەورە و پێگەیشتوان لەو خێزانە یاخود لەو کۆمەڵگایە
بەڵام لەگەڵەوەشدا دەتوانین بڵێین منداڵ زیاتر ئامادەیە درۆ بکات لە دوو حاڵەتی سەرەکیدا. یەکەم، توانای زمانەوانی و دەربڕینی زمان تەکنیک لە داڕشتنی ڕستەدا پاڵ بە منداڵەوە دەنێت کە زۆرێک لەو شانەی کە دەری دەبڕێت بەبێ دڵنیابوون لەوەی کە تا چەند نزیکە لە ڕاستیەوە. زۆر بەداخەوە لەگەڵ هەندێک لە منداڵان بەردەوام دەبێت هەتا قۆناغی گەنجی و پێگەیشتن. توانای ڕێخستن و قسەکردن و بڕواهێنان بە بەرامبەرەکانیان ڕاپێز دەکات بەرەو درۆکردن بە شێوەیەکی شاراوە. دووهام، بە پیتی و چالاکی و خەیاڵکردن. ئەمە زۆڕون و ئاشکرایە لای منداڵ. بۆ نمونە منداڵێک دەڵێت من پشیلەیەکم بینیوە شاخی پێوە بووە، ڕەنگە ئەمە دوای ئەوە بێت کە لە جەژندا مەڕی بینیوە، لە کاتی بیرکردنەوە توانای شاخەکانی مەڕەکە لێ بکاتەوە و بە پشیلەکەوە بیلکێنێت. دوای ئەمە دەتوانین باز لەو هۆکارە گرنگانە بکەین کە پاڵ بە منداڵەوە دەنێن بۆ درۆکردن. یەکەم، ترسیان لە سزادان و ڕێگریکردنیان لە گەیشتن بە هەندێک لە شتەکان. ئەمە زۆرترین هۆکارە کە پاڵ بە منداڵەوە دەنێت بۆ درۆکردن. یەکێک لە لێکۆڵنەوەکان ئاماژە بەوە دەکات لە سەدا هەفتەی هەڵسوکەوتانی کە منداڵ بە درۆنەوازەندە دەکرێت هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ترس لە سزادان، لە سەدا 10 دەگەڕێتەوە بۆ خەوبینین و خەیاڵ، لە سەدا 20 دەگەڕێتەوە بۆ فێڵکردن و خەڵەتاندنی بەرامبەر. دووهەم، زۆرێک لە لێکۆڵنەوەکان کە پەیوەستن بە ڕەوشتی منداڵ ئاماژە بەوە دەکەن هەتاوەکو توندی دایک و باوک زیاد بکات پەنابەرنەبەر لێدان و سزادانی منداڵەکانیان تاوەکو ڕاستی بڵێن و دام بە هەڵی خۆیاندا بنێن. منداڵ لێرەدا زیاتر پەنا دەباتە بە درۆکردن تا دەگاتەوەی خۆی پێوە بگرن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ هۆکاری ترس. باوکانی تند و تووڕە بەرپرسیارن لە لادانی منداڵەکانیان، کەواتە با نەرمونیان بین، هەروەک چۆن پێغەمبەر دوودی خوای لێبێت فێری کردوین کە نەرمونیانی لە هەر شوێنێکدا بوو جوانی دەکات، لە هەر شتێکدا ماڵرا ناشیرنی دەکات. سێەم، منداڵ درۆ دەکات تاوەکو تام و چێژ بە گوێگرانی ببەخشێ، ئەوانیش سەرسام بن پێی، وەکەوەی شانازی بە جلو بەرگێکی گرانبەها دەکات کە خۆی نیەتی، یان دەڵێت من توانایەکی بێسنوورم هەیە لە کردنی هەندێک لە یاریەکان. چوارەم، درۆکردن بە مەبەستی دەستکەوتنی هەندێک شت و هەندێک لایانی دیاری کراوەوە. بۆ نمونە منداڵێک دەڵێت مامۆستا لە خوێندنگە داوای هەندێک شتی لێ کردوم کە لە ڕاستیدا درۆ دەکات، دەیەوێت ئەو پارەیە بدات بە هەندێک شیرینی یاخود هەندێک یاری. پێنجەم، فێڵ و شەڕانگێزی دەبێتە هۆکاری ئەوەی کە منداڵ درۆ بکات. بۆ ئەگەر یاریەک یاخود ئامێرێکی ناوماڵ بشکێت، دایکەکە نازانێت کە ئەو کارەی ئەنجام داوە، هەر لەبەرەوە منداڵەکە بە دایکی دەڵێت کە فڵانە کەس ئەم کاری ئەنجام داوە یاخود ئەو شتەی شکاندووە، لەگەڵەوەشدا منداڵەکە نازانێت کە ئەو کاری ئەنجام داوە، بەڵام ترسی لە سزادان وای لێ دەکات کە درۆ بکات. شەشەم، لاساییکردنەوە. هەروەک ئاماژەم پێکرد کە درۆکردن سیفاتێکی وەرگێراوە، منداڵ درۆ دەکات لە ڕێگەی لاساییکردنەوەی باوکی یان خوشکی یان براکانی یاخود لە هەندێک لە هاوڕێکانی. بۆ نمونە یەکێک لە گەنجەکان باسیەوە دەکات و دەڵێت من وام هەز دەکرد کە هەموو کارانی باوکم دەیکات ڕاست و دروستن، لە دایک و باوکم فێری درۆکردن بووم. دەگەڕێتەوە کە هەموو کات خۆیان بە نووسودا دەنا تاوەکو من دەخەوتم، دواتر ئەوان دەچوونە دەرەوە بۆ سەردانیکردنی هاوڕێکانیان. پاشان باز لەوە دەکات دایکی پێی وتووە وەرە دەچین بۆ شاری یاری، بە خۆشحاڵیەوە لەگەڵ دایکم دەڕۆشتم، بەڵام لە کاتێکدا خۆم دەبینیەوە لەسەر کورسی نەخۆشخانەی ددان بووم. چۆن چارەسەری درۆ بکەین لای منداڵ؟ یەکەم، درۆکردن لای منداڵێکی 4 ساڵ یان 5 ساڵ شتێک نییە کە جێی نیگەرانی بێت، چونکە منداڵ لەو تەمەنەدا خەیاڵ و ڕاستی لێک جیا ناکاتەوە. دووهەم، هەوڵ بدە منداڵ نەخزێنیتە ناو گۆشەیەکی تەسێک، داوای دامپێدانانی ئەو هەڵەیە یان ئەو تاوانەی لێ بکەی کە کردوویەتی، کۆمەڵێک بەڵگە کۆ بکەوە کە قورس بێت، بتوانێت بە ئاسانی دام بە ڕاستیەکاندا بنێت. سێەم، لە هەندێک کاتدا منداڵ درۆ دەکات تا ئەو ڕۆژتە باشانی تێدا نییە بیداتە پاڵ خۆی بۆ قەرەبووکردنەوە هەستکردن بەکەمی. وەک دەبینین زۆرێک لە منداڵان هەوڵ دەدەن بیسەلمێنن کە باوکیان دەوڵەمەندە، ئەمە بەهۆی هەستکردنیان بە هەژاری. ئەگەر منداڵ متمانەی بە نەفسی خۆی هەبێت ئەو حەزی بە درۆکردن کەم دەبێتەوە. چوارەم، منداڵ پێیوەست نابێت بە ڕازگۆیی لە خێزانێکدا کە باوکی لەگەڵ دایکی درۆ بکات یان برا گەورە لەگەڵ برا بچووکەکەی درۆ بکات یاخود خوشک لەگەڵ هاوڕێکانی درۆ بکات. پێنجەم، زۆرن ئەو کەسانەی کە زیادە ڕۆی دەکەن لە درۆکردندا. یەکێک لە گەنجەکان دەڵێت
کاتێک گوێم لە دایکم دەبێت لەگەڵ هاوڕێکانی بازدەیش و کارەکانی باوکم دەکات دەڵێ لە شوێنێکی زۆر گرنگ و هەستیار کار دەکات کارەکەی وای لێ دەکات زۆر زوو سەفەر بکات منیش کاتێک دەڕۆم بە قوتابخانە هەمان قسەی دایکم بۆ هاوڕێکانم دەکەم ئەوانیش گیرەیم پێ دەبەن لەسەر ئەوە کاتێک چوومە قۆناغی ناوەندی تووشی حەپەسان بووم بۆم دەرکەوت کە باوکم لەگەڵ هیچ یەکێک لەو کەسانەدا نییە کە بۆ کارکردن زۆر زوو سەفەر دەکەن. شەشەم، پێویستە منداڵ هەست بکات کە ڕازگۆی بەهایەکە لە بەها بەرزەکانی ئیسلام. تەنها ئەو فەرمودەی پێغەمبەر دوودی خوای لێبێت بەسە کە دەفەرمێت ڕازگۆیی ڕێنوێنیکەرە بۆ چاکە، چاکەش ناوێکی کۆیە بۆ هەموو جۆرەکانی خێر. حەوتەم، گرنگە ئەوە نەخەینە مێشکی منداڵ کە درۆکردن ڕزگاری دەکات لە سزا بەڵکو پێویستە بەڕوونی تێیان بگەێنین کە ڕازگۆیی لە سزای ئەو کاری هەڵەیە کە کردوویەتی کەمی دەکاتەوە. هەروەها ئەوەشیان پێ بڵێن کە ئەگەر بێت و درۆ بکەن لەو هەڵەی کە کردویانە ئەوە دوو سزایان بۆ دەنووسرێ، سزایەک بۆ هەڵەکەی، سزایەک بۆ درۆیەکەی. هەشتەم، ناتوانین چارەسەری درۆ بکەین تا نەزانین ئەو هۆکارە چیە کە پاڵ بە منداڵەوە دەنێت بۆ درۆکردن. ئەگەر مەترسیە لە سزادان ئەوە سزاکەمان کەم دەکەینەوە، منداڵەکەمان ئارام دەکەینەوە تا هەست بە دڵنیایی بکات. هەروەها دەبین بە هاوڕێ لەگەڵی کارکردن بۆ تێگەیاندن و مەترسی بەردەوامبوون لەسەر ئەو هەڵەیە. ئەگەر پاڵنەری درۆکردن ئەوە بوو کە ئاستی وانتر کەم بکاتەوە ئەوە گرنگی و ڕێزگرتن و هاندان و چاکەکردن لەگەڵ بەرامبەری بردەخەینەوە. ئەگەر زانیمان منداڵ بەهۆی لاساییکردنەوەی یەکێک لە ئەندامانی گەورەی خێزانەکەی درۆ دەکات ئەو بەڕاستی ڕوبەڕووی خۆمان دەوەستینەوە بۆ کارکردن و ڕازڕاگرتنی زوبانمان. بەڵام ئەگەر منداڵەکە درۆکردنەکە لەسەر هەستکردن بەکەمی سەرچاوی کرد ئەوە کار دەکەین بۆ ئەوەی بڕوا بەخۆبوونی زیاد بکات لەگەڵ ئەو بارودۆخی تێدایە خۆی ببوونجێنێت. هەروەها لە ڕێگەی باسکردنی خاڵە بێز و سەرکەوتوەکانی خۆی و خانەوادەکەی. نۆیەم، زۆر وریابن لەوەی کە لە مێشکی منداڵ نەچێنین کە درۆزنە. ئەگەر زانیشمان وتەکانی درۆیە لەبەر ئەوەی وای لێ دەکات کە درۆ بکات گرنگ ئەوەیە لە بەردەمیدا باسی ڕازگۆی بکەین، باسی کەسانی ڕازگۆ بکەین، کەسانی ڕازگۆی لا خۆشەویست بکەین. هەر هەڵسوکەوتێکی ڕاستمان لێبینی ئەوە هانی ئەدەین بۆ بەردەوامی، واگەر ناڕاستێکی نوان ئەوە ئاگاداری دەکەینەوە کە ئەو ڕازگۆیە و پێی ئەڵێین تەنها بە هەڵەداچوونێک بۆ و هیوادارین دووبارەی نەکەیتەوە. زۆرم لەو باوکانە دیوە کە سەرکەوتوو بوون لە پەروەردەکردنی منداڵەکانیان بە تەواوەتی کاریان کردووە کە منداڵەکانیان وێنەیەکی باشی خۆیان ببینن. بەرهەمی ئەوەیان چنیوەتەوە کاتێک منداڵەکانیان شەرمیان کردووە، کاتێک لەلایەن دەوروبەرەوە پێیان هەڵدراوە و بە باشە باس کراون. خۆشەویستان، لە ئەڵقەی داهاتوودا ئاشناتانەکەین بە بەشێکی تری ئەم کتێبە. تا ئەو کاتە ڕێز و سڵاوی عتاقە لە داغی جێبەجێکار شاجوان محەممەد پێشکەشکار پەسەند بفەرمونون. چاوەڕوان بن.